هەرێمی کوردستان زۆنی سلێمانی بەتەنیا سێمین زۆنە بۆ گازی سروشتی لە هەموو جیهانە، لە سێم زۆنی گازی سروشتی هەموو جیهانە. سێ ئاڕاستی سیاسەتی وزە هەیە، کەواتە لە نایەوە یەک دەوڵەتە سێ دەوڵەت دروست بووە بۆ ئیدارەدانی نەوت و گاز. بیر لە بەرژەوەندی ئابووریەکانی گشتی ئەم دەوڵەتە ئەم هەرێمە نەکراوەتەوە، بیر لە بەرژەوەندەکانی خەڵکی نەکراوەتەوە ڕاستیە. یعنی هەر گروپێک هەر تاقمێک هەر کۆمەڵە خەڵکێک بیریان لە بەرژەوەندی شخصی بیریان لە بەرژەوەندی تایبەتی ئابووری کردوێتەوە. ئەو بۆری نوتی کە ئێستا لە هەرێمی کوردستانی و کۆمپانیاک دەستی بەسەرگرتووە یاخود بەڕێکەوتنی کۆمپانیاک لەگەڵ وڵاتێکە هاتوون دروستیان کردووە بۆی کە نەوت و سەرچاوەکانی وزەی هەرێمی کوردستان هەناردەی بازاڕەکانی جیهان بکات. ئەمە کرا کۆمپانیای دەوڵەت بووە، نەک لەلایەن گروپێکە و لەلایەن تاقمێکەوە دەستی بەسەرات ناتووی سەربەخۆ لە دنیا کاتێک بەدیێت کە تۆ بتوانانی ژیانی شایستە، کە تۆ بتوانانی بەرهەموو کاڵاو خزمەت گوزاریەکان، کە تۆ بتوانانی سیاسەتێکی ئابووری سەقامگیر ئایندەی ئابووری هەرێمی کوردستان لە ڕاستیە، ینی ئەکێ بڵێن لە دەستێکایە کە شارەزای ئابووری. ئەگەر جارێک تێ بەرژەوەندی کۆمپانیەکان و بەرژەوەندی حزبی دیاریکرا و بەرژەوەندی کۆمەڵێک خەڵکی دیاریکراوی نایەتە بوون، من تەسەورەکەم ئایندەیەکی باش جگە لەم دوو مانگە چاوەڕێی خەڵکی کوردستان ئەکات. ئەم دوو مانگە مەبەستم چیە لەم دوو مانگە؟ ئەم دوو مانگە تا ڕادەیەک من پێشبینیەوەکەم جارێکتر کێشە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان دروست بێتەوە، بۆ لەبەرەوەی لە ڕابردووە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ یاخود بەناڕاستەوخۆ پارەکانی لە هەڵک بانکی تورکی وەرگرتێتەوە، پارەکە هێناوەتەوە تەمویلی موچەی پێکردووە. بەڵام ئێستا ئەم یەک دوو مانگە ئەو کێشەیەمان بۆ دروستە. من هیوادارم ئەم ڕێکەوتنەی کە لەگەڵ حکوومەتی عێراق ئاکرێ، ئەم ڕێکەوتنەی کە لەگەڵ حکوومەتی ناوەندی ئاکرێ جارێکتر بربەست تەگەری بۆ دروست نەکرێتەوە، بتوانین هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی سیاسی ڕێکەوتنێکی ئابووری پێشوەختە هەبێ بۆ ئەوی جارێکتر. ئێستا نقطەیەکی زۆر بەسێ لە ناوان کاوی سەرۆگۆزیرانی حکوومەتی عێراقە کە محەممەد شاه سوودانی بۆ خۆی پیاوێکی ئەکرێ بڵێ مرۆنەتێکی سیاسی مرۆنەتێکی ئابووری زۆر باشی هەیە، ئەکرێت هەرێمی کوردستان لە ڕێگەی بەغاوە پێشکەوتنی ئابووری خۆی بەدی بێت.